ئەی هەنارەکەی زۆر خۆش بەس ئەڵێ هەنار تا ئەو لیبە خۆشترە بێت دیارەمان ئاوەڕشێنیان کردەوە. کاگرانوار سڵاو لێ بێم کاتەوە باش ئەم جلە کوردیە تەرتیباتە چیوە کردوتە؟ سڵاو لێوەش بەخێر بێن هەڵبەت ئەمڕۆ یەکەم ڕۆژی فستیڤالی هەنارە لە هەڵەبجە دەستخۆشیم بۆ پارێزگاری هەڵەبجە و ڕێخەری فستیڤال کام و ساڵی هەڵەسن بە ئەم ئامادەکاریە جوانە و ماندوو ئەبن کە هەموو چین و توێژەکان لێرە کۆ ئەکەنەوە دەستخۆشیان لێ یەکەم ئێمەش فۆک و هەموو هاوڵاتیەک لە سلێمانی و هاتوونە تێرە بۆ ئەم فستیڤالە جوانە و لێرەش هەناری ساڵەخانە هەیە تاقیمان کردەوە بەڕاستی زۆر بەتام بوو. جلەکانیشە هەر هەنارین هەستەکەم ستایلەکەش تایبەتە بە خۆچکە نەمبینیوە لە بەدڵنیاییەوە تایبەتە بەخۆم زۆر ڕاستە خۆمەچم لای خەیاتەکەم دەستخۆشی لێ یەکەم کە بۆ شێوازە ستایلەکەی دەمێ بیرۆکەکەی دەمێ ئەوش بۆ مەدورێ و قۆبچەکانیش بەجیا بۆ یەکڕم. قۆبچەکان زۆر تایبەتنەوە چۆن گونجاندوتە؟ وەڵای خۆم ناڵم بە تایبەت بۆ یەکڕم قۆبچەکان جیایە بەڵێ لە شوێنی کایەنم. بەس جوانن ماشەڵڵا جلەکانە مەدالیای هەناری شپێوەیە و ڕەنگی هەناریە و ئیتر بەدڵنیایە لە فستیڤالی هەناریشم هەناری ساڵەخانەش ئەلێرێ بۆ هەنار هاتوون. بەڵێ تاقیتان کردەوە؟ وڵای هەنارەکەی زۆر خۆش بەس ئەڵێ هەنار تا ئەو لیبە خۆشترە بێت دیارەمان ئاوەڕشێنیان کردەوە. بڵێ وابێ بەخوا من گومانی ئەوواکەم هەنارەکان زۆر بەتام بوو. هەناری هەڵەبجە هەروە بەتامە. بەدڵنیاییەوە دەستی هۆش خۆش بێ سپاس. خاتونەش لێرە هەر پێم خۆشە قسە لەگەڵ ئەوی شا بکەین خاتون. سڵاوت لێبێ تۆ لەکوێوە هاتوویت؟ لە سلێمانیەوە. بەڵێ بە گروپ هاتوین. یەکەم جارتانەیەن یان بەردەوام بەشدارە؟ ئەمە سێم ساڵە بەشداری ئەەکەم دەستخۆشییان لێ ئەەکەم پار ناخۆش بوو بەهۆی ئەوەی باران بوو قڕوقڕا بوو یعنی ڕەشەبای ئەهات ئەمانیشی نەتوانین بە پێی پێویست خزمەتی خەڵکەن بەس سپاس بۆخوا ئەمساڵ جەوەکەی خۆشە خەڵکێکی زۆر بەشداری کردووە دەستخۆشی لە هەموو جوتیاران و هەموو خانمان و پیاوانی دەستڕەنگینەکەم کە لەم فستیڤالەیە بەشداریان کردووە. هەنارتان کڕیان تازە هاتوون؟ تازە هاتوین بەڵام لێرە تەسماکرد هەنارەکەی خۆش بوو بەڕاستی شەربەتی هەنارەکەشی هەرخۆش بوو. چیتر سەرنجی ڕاکێشایت شتێک زۆر جیاواز بوو؟ وەڵاهی ساڵانی کەش سپاس بەخۆی عنی هەموو جارێ بە جوانی بەڕێوە چووە بەڵام من جارێ ڕاستەکەی هەمووی نەگەڕاوم زۆر حەزم بە ئیشی دەستیە خۆمان مەسای هونێرم بەڵام حەزم لێ حەزکەم ئیشی دەستی لە خوارەوەیە بچم ئینشەڵڵا حەزەکەم ئیشە دەستەکانیان ببینم بەڕاستی ساڵان جاروایشتی جیاواز دەرئەچێتایە کەسانی جیاواز بەشداری ئەەکەن بیرۆکەی جوانتریەتە ناو پێشانگاکەوە حەزم لێ بەشداری بکەم و سەیری بکەم چێژی لێ بینم.